لە پارێزگای هەڵەبجەم تەمەنێکی کەمی بە پارێزگا بوون بەڵام خاوەنی شانازیەکی گەورە و زۆر لێرەم بە ژمارە پێتان بڵێم ئاستی بەرەو پێشچوونی پارێزگاکە چۆنە و ژمارەی پرۆژەکانی لە ئێستادا چەندن. چیرۆکی هەڵەبجە چیرۆکێکی کاریگەرە، پارێزگایەکی تازە و بچووک لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە، بەڵام ناوێکی گەورە و کاریگەر. لە 11 ئازاری 2014 حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجەیدا، دوای ناکۆکێکی زۆریش و لە 14 نیسانی 2025 ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە پارێزگابوونی هەڵەبجەی پەسەند کرد و هەڵەبجە بوو بە 19مین پارێزگای عێراق. ئەم پارێزگایە لە سەرەتای دانانی بناغەکەیەتی، بەڵام کاتێک وردەبیتەوە لە هەوڵەکان دەزانیت کارەکان لە دەستێکی دڵسۆزدایە، چونکە هەوڵەکان بۆ گەشە پێدانی هەڵەبجە بە جۆرێکن سەرەتاکەی دەرکەوتووە. بناغەی هەڵەبجە لە ڕووی ئیداریەوە نزیکە لەوەی بە تەواوی ئامادەبێت، هەنگاوەکانیش بۆ بژاننەوەی پارێزگاکە لە ڕووی وەبەرهێنانەوە بە تایبەتی وەبەرهێنانی کشتتوکاڵ و گەشتیاری دەستیان پێکردووە و پلانی گەورە بۆ پارێزگاکان. هەڵەبجە پارێزگایەکی تازێ لە ڕووی بەرواری بە پارێزگابوونەکەی. لەم ماوە کەمەیە چی کراوە بۆ هەڵەبجە؟ بێگومان ئێمە خۆتان نەزان لە ساڵی 2015ەوە وەکو چوارەمین پارێزگای حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیارێکی پەرلەمانی کوردستان کە لە مۆنومنتی هەڵەبجە بڕیاری لەسەردرا و دەنگی لەسەردرا فەرمانی بە پارێزگابوونەکە دەرچووە. هەر لەو ساتەوە هەتا ئەم دەقەی لەگەڵ بەڕێستانە دانیشتوین کاری زۆر کراوە و کاری باش کراوە، بەڵام خۆتان نەزانن کە پارێزگایەک تازە دروست ئەبێ بوونی تحتی کارگێڕیەکەی پێویستی بە دروستکردن هەیە و ئێمە لەسەر ئەوەی کە قەزا بووین بە پارێزگا و دواتر زۆر لە بەڕێوەبەرایەتی گشتیەکان و فەرمانگە پەیوەندیدارەکان ئەبوایە لەلایەن پارێزگای سلێمانیەوە جیابوونەوەی بۆ بکرێ. ئەمە کارێکی ئاسان نییە، لەوانەیە من تۆ قسە بکەین بەیەکەوە زۆر ئاسان بێ، بەڵام لە ڕووی کارگێڕی و کارکردن لەسەر کارێکی ئاسان نەبووە، قورس بووە. هەموو ئیداری پارێزگای هەڵەبجە کە کاتە ناوەندی پارێزگاکە لەگەڵ هەر چوار ناحیەکە بەدەستە جەمعی ئەم کارە کراوە. من بیرمیە و کاتە من خۆم لە قایم قامیەت میلاکێکی زۆری کارمەندم هەبوو کە پارێزگا دروست بوو، بڵین زۆر لە کارمەندەکانمان نەقل کرد بۆ دیوانی پارێزگا بەس بە نیەتی ئەوەی کە ئەم پارێزگایە دروست ببێ. ئەمەش بە هەمان شێوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتیەکان و فەرمانگە پەیوەندیدارەکان، بەڵام هەتا ئێستاشی لەگەڵا بێت هەندێک لە فەرمانگە و بەڕێوەبەرایەتی گشتیەکانمان هەیە، تەنها یەک دوانێک ئەویش ئینشاڵڵا ئامادەکاریمان کردو و میلاکی پێویستمان بۆ ئامادە کردوم بۆ ئەوی دروست بکرێ. هەندێک لە فەرمانگەی ناو پارێزگاش هەیە لە سەرقاڵی ئەوەین کە کاری بۆ بکەین، واتە دروستکردنی پارێزگایەک هەروە ئاسان نییە. ڕاستە ئێمەوە لە 2015 تا یاسە چەندین ساڵەکات، بەڵام ئەو قەیرانە داراییەش کە بەرەوکی حکوومەتی هەرێمی کوردستانی گرتەوە و دروستریش بڵین ئەو ناکۆکیە سیاسی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی شابوو، ئەمەش هەر گرفتێکی گەورەی بۆ پارێزگای هەڵەبجە دروست کرد، هەم لە بوژانەوەی کارگێڕیەکەی هەم لە ڕووی داراییەکەیەوە. بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە وەکوی دارێ پارێزگای هەڵەبجە هەمیشە لە هەوڵا بووین بۆ ئەوەی بتوانین ئەم پارێزگایە بناغەیەکی دروستی بۆ دابنرێت. ئێستا لە چ قۆناغێکایە و چەندی ماوە بۆی بڵێن بە تەواوی ئێستا بناغی پارێزگایەکی هەیە؟ من ئەتوانم لە ڕووی بناغی کارگێڕیەکەەوە بڵێم لە 90 تەواو بووە. ئەوەی ماوەتەوە هەندێک بواری کارگێڕیە و هەندێکیشی لەگەڵ حکوومەتی فیدراڵایە. خۆتان نەزانن لە ماوەی چەند مانگی ڕابردووە ئێمە وەکو 19مین پارێزگای حکوومەتی عێراقی ناسێنراین، واتە هەندێک لە کارەکانمان بۆ دوای هەڵبژاردن ڕوو ئەەکەینە حکوومەتی فیدراڵی و لەگەڵ ئەوانە گفتوگۆ ئەەکەین. بەڵام ئەم پارێزگایە لە بەرەوەی پارێزگایەکی نوێیە لە ڕووی ئەعمار و وەبەرهێنانەوە وەکو پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە یاخود بڵین ڕووی تێنەکراوە. خۆشبەختانە لە بواری کەرتی وەبەرهێنانە ئێستا وردە وەبەرهێنەرەکان ڕوو لە پارێزگای هەڵەبجە ئەکەن.
خۆتان نەزانن ئێمە دوو کەرتی زۆر گرنگمانە یاویش کەرتی گەشتیاری و کەرتی کوشتتوکاڵە لە کوشتتوکاڵە زۆر پرۆژەی گەورە و ناوازە هەندێکی کراوە و هەندێکیشی لە بواری جەبەجێکردنایە پێم وایە هەڵەبجا خاتە قۆناغێکیکەوە وە لە گەشتیاریشە چەند وەبەرهێنەرێک پێشکەشیان کردووە بۆ ئەوی بتوانرێت ئەم پارێزگایە لەو دوو کەرتەیە ئێمە هەمیشە ئەڵین پێویستە هیچ پارێزگایەک لە پارێزگایەکی کە نەچێت هەموو پارێزگایەک تایبەتمەندی خۆی هەیە و ئێمەژەک و پارێزگای هەڵەبجە تایبەتمەندی ئەومان هەیە کە کەرتی کوشتتوکاڵ و گەشتیاریمان لە قۆناغێکی جیاوازایە بۆی ئەتوانین لەو دوو ڕێگەیە و ئەم پارێزگایە بینە قۆناغێکیکە و پێشتری لەگەڵ جنابی جێگیری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستانە کاقوبات دانیشتوین کە پلانێکی وامانداناوە لە ئایندەیە بتوانین زۆرترین وەبەرهێنەر بهێنرێتە پارێزگای هەڵەبجە بتوانرێت شوێنی گەشتیاری بکرێتەوە لەبەرەوەی زەمینەیەکی زۆر لەباری هەیە پارێزگای هەڵەبجە لەو بوارەیە بیخێنە قۆناغێکیکە و لە هەمان کاتیشە خۆتان نەزان ئێمە بە درێژای 180 کیلۆمەتر لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هاوسنوورین و دوو مەرزمان هەیەش مەرزی تەوێڵە و مەرزی پشتەیە کە ئێستا کارەکەن و مەرزی تەوێڵە هاتوچۆی گەشتیاریشی تیا هەیە واتە هاوڵاتیان ئەتوان لێەوە سەفەر بکەن و خۆشبەختانش لە ماوەی ڕابردووە توانڵم لە 10 ساڵی ڕابردووە کارمان کرد بۆی مەرزی سازان بکەینەوە بڕیار درراوە کە مەرزی سازان بکەینەوە و هەر جنابی کاقوبات دوایین جارکە هات پردی تەنگی سێ محەممەدی دانا بەڵێنیەوەی پێداین کە ڕێگەی سازانیش بکرێت و خۆشببختانەسە لە مەرحەلەی وردبینیکردنایە لەم چەند ساڵێم دواییە ئاستی گەشتیاری و گەشت و گوزار لە هەڵەبجا گەێنراوەتە چه ئاستێک ئێمە لە سنووری پارێزگای هەڵەبجا زۆربەی ئەو ڕێگەزە گەشتیاریانی کە پێویستە لە شوێنێکە سەرنجی گەشتیار ڕابکێشە لە سنووری پارێزگای هەڵەبجا هەمانە 36 ناوچەی گەشتیاریمان هەیە و ئەم ساڵانەی دوایی سپاس بەخوای گەورە و بۆ سەرجەملانە پەیوەندیدارەکان توانیمانە سەرنجی گەشتیاری زیاتر ڕابکێشی بۆ ناوچەکەمان بۆ نمونە ڕێژەهاتنی گەشتیار لە ساڵی 2022 نزیک بۆ تۆ لە 500,000 گەشتیار بەڵام ساڵی 2024 ئەو ڕێژە تێپەڕیوە بۆ سەر 800,000 گەشتیار و سەردانی کرد ئەم ساڵ چاوەڕێی ملیۆنی ئەکەین واتە چاوەڕێکی ژماری هاتنی گەشتیارمان ملیۆن بێ بەڵام بەداخەوە هەنێک هۆکار هەیە کە کار ئەکا لەم ژمارانی ئێمە تۆقعاتەکانمانۆکو خۆی بەدێنی هەیە بۆ نمونە بابەتی ئەم بانکەشی هەڵبژاردنە تۆزێ حرەکەی گەشتیاری کەم کردوێتەوە قەیرانی داهاتوو دارایی و کەمی موچەی گەشتیار و سەردانی کەروای کردووە کە ژمارەکان خاوتر بێتەوە بەڵام بەکۆی گشتی باشە چاوەڕێی باشتری شەکەین بەپێی ئەو هەماهنگگەی کە هەیە لە نێوان دەستی گەشت و گوزاری هەرێمی کوردستان و دەستی گەشت و گوزاری عراق ئێمە کۆنتاکتی بەردەوامان لەگەڵ کۆمپانیان گەشتیاریەکان هەیە لەگەڵ ناوخۆ و لەگەڵ دەرەوەی هەرێمی کوردستانیش و بە تایبەتتر نوێنەری کۆمپانیەکان لە وڵاتانی ئەوروپی و کەندا و وڵاتانی دراوسێوە واتە هەماهنگگیمان هەیە لە ڕێگەی سۆشەڵ میدیاوە یەکێکن لەو سەکۆوانەی کە ئێمە پێماموتون خاوەنی ئارامێکین لێرە شارەکەمان ئارامە پارێزگاکەمان جوانە خاوەنی میوەجات و بەروبوومەی خۆماڵین خاوەنی کللتور و ڕۆشنبیرین خاوەنی زمان و دیالکتی جیاوازین خاوەنی ئاینزای جیاوازین پێکۆژیانمان هەیە شارەکەمان پایتەختی ئاشتیە و یەکێک لەو خەسڵەتانێک کە منطقەکەی ئێمە جیاکاتەوە لە وەرزی هاوین ناوچە گەشتیارەکانمان ئاوی سازگاری هەیە کەشوەواکی فێنکی هەیە و خاوەنی بەروبوومی خۆماڵی میوەجاتی خۆماڵین کە بەدەست و پەنجەی جوتیار ئازیزەکانمان بەرهەم ئەهێنرێ هەموو ئەمانە وای لێ کردووە کە ئێمە ئەو بانگەشتانێک کە ئەیکەین لە ئاستی متمانەی گەشتیارا بێت و کۆمپانیا گەشتیارەکان گەشتی یەکەم و دووهەمیان نەبێ بە بەردەوامی پاکێجیان هەبێ ئێمە چاومان لەوەیە پاکێجێکی کامل شەو ڕۆژی کاملمان هەبێ لە پارێزگای هەڵەبجە چکە ئێستا زۆربەی ئەو سەردانی کەر و گەشتیارانی ڕوون لە ناوچەکەی ئێمانکەن لە زمنی پاکێجە گەشتیارەکانی سلێمانیان بەڵام ئیشەڵامە چاومان لەوەی لە داهاتوو لە ڕێگەی ئەو پرۆژانی کە لە ڕێگەی کەرتی حکومی و کەرتی وەبەرهێنان و کەرتی تایبەتەوە ئەکرێ بتوانین شوێنی مانەوەی زیاتر بۆ گەشتیار دابین بکەین بتوانین خزمەت گوزارەکانمان زیاتر بکەین ڕێگەڵبانەکانمان فراوانتر بکەین بکەی تەندروستی زیاتر لە ناوچە گەشتیارەکان بکرێتەوە و تیمەکانمان زیاتر بێ لە ڕێگەی هاوکاری گەشتیارەوە لە ڕووی زمانزانیەوە لە ڕووی هاوکاریکردنیانەوە واتە پلانێکی کورتخان و پلانێکی درێژخانمان هەیە. ئاسانکاری گەورە بۆ ڕاکێشانی وەبەرهێنان بۆ پارێزگای هەڵەبجە کراوە ژینگەی هەڵەبجە بە جۆرێکە بۆ بەرهێنان دەرفەتی گەورەی تێدایە هەر بۆیە بۆ سەرجەم کەرتەکان دەسەڵاتدارانی هەڵەبجە بانگێشتی وەبەرهێنەران دەکەن. بەداچا پێمان بڵێ ئاستی پرۆژەکانی وەبەرهێنان
ئێستا چۆنن ئەکرێ بزانی چەند پرۆژەمانەیە و چەندی لە بواری گەشتیاری و کشت و کاڵان. بەڵێ ئێمە خۆی بەڕێبەتی گشتیوە بەرهێنان دوای بە پارێزگابوونەکەمان بە چەند ساڵێک دروست بۆ واتە نوێیە. ئێستا ئەتوانم بڵێم چەند وەکو داتا دقیق لەوانەیە ئێستا ئەم دقی من تۆ قساکەین مۆڵەتی یعنی یەکێک لە پرۆژەکان دەرچوێ بۆی ئەتوانم بڵێم ڕێژەیەکی باش مۆڵەتیان پێدراوە و ڕێژەیەکی باشیش لە ئامادەکاریایە بۆی مۆڵەتیان پێ بدرێ. واتە گەیشتونەتە قۆناغێک ئێمە لە قۆناغی دەست پێکەین لەو قۆناغیانی بڵین ئیکتیفامان کردبێت هەچەنە پرۆژەیەوە بەرێنان لە هیچ وڵاتێک و لە هیچ شارێکی کوردستانە ئەکتیفای پێ ناکرێت لەبەرەوەی گەشە سندنی شاری پێوە دیارە بێت. بەڵام لەم قۆناغەیە ئەوەی کە ضرورە بۆ پارێزگای هەڵەبجە بڵین وحداتی سەکەنیە ئەوانی کە لە شارەکانی کە ناوێنن سیتی کە ئەمە هەم سیمایەکی جوان ئەیا بەشار و هەم چەندین پرۆژەی خزمەت گوزاریشی لەگەڵایە وەکو ڕێستۆرانت و شوێنی حەوانەوە ئەوانە ئێمە ئێستا سەرقاڵی ئەوەین کەەوە بەرهێنەرێک و چەندەوە بەرهێنەرێکیش پێشکەشی کردووە. بەڵام گرفتی سەرەکیمان لە پارێزگای هەڵەبجە زەویە بۆ لەبەرەوەی زەویەکانی سنووری پارێزگای هەڵەبجە لە 60 بڵین بەکارهێنرێت بۆ کشت و کاڵ و باغداری پێویستیان بە کوژانەوە هەیە و لە پاڵ کوژانەوەکە پێویستمان بە تاویزکردنەوەی جوتیارەکان هەیە. ئەمانە هەمووی گرفتی ئاسان نین گرفتی گەورن و پێویست لەگەڵ حکوومەت یاریمی کوردستانە چارەسەر بکرێت و بودجەی تایبەتی بۆ دامرێت. بۆیە هەندێک جار لە پرۆژەکان دواکەوتنی پێوە ئەبینی یاخود کێشەی تیا هەیە. بەڵام ئێمە وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە بە هاوشانی حکوومەت یاریمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان هەوڵین ئەو کێشانە چارەسەر بکەین و هەڵەبجە بگەینە قۆناغێکی کەم. ژینگەی هەڵەبجە بۆ بەرهێنان چۆنە و چیتان کرۆ بۆ ئەوەی جیاواز بێ لە پارێزگا و شارێکی تر بۆی زۆرترین وە بەرهێن بێتە هەڵەبجە؟ بەڵێ ئێمە هەر دوایین جارکە بڵین دانیشتوین لەگەڵ ئەنجومەنی وەزیران و دروست لەگەڵ جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان کە خۆشبەختانە زۆر هاوکاری پارێزگای هەڵەبجە بوون و پێشتریش کۆمەڵێک ڕێنمایی دەرچووە بۆ بەرهێنەران بۆ ئەوەی ڕووبکەنە ئەو شارانی کە تازە دروستەکرێن وەکو پارێزگای هەڵەبجە و هەندێک ناوچێکە هەیە هەندێک ئیستیسنا کراوە بۆ بەرهێنەرەکان. ئەوە زۆر سوودی هەبووە بۆی کە وەبەرهێنەرەکان ڕویان کرد. بەس وەکوتم گرفتی سەرەکی ئێمە لە زەویایە بەڵام هەندێک جار وەبەرهێنەرەکانیش جۆرێک لە جۆرەکان بە شێوەیەکی کە ئەڕوان هەڵەبجە زۆرجا باسیەوەکەن کە جدوای اقتصادی نییە یاخۆت حەزەکەن لە شارە گەورەکانە وەبەرهێنان بکەن. بەڵام من لێرە و پێیان ئەڵێم کە پارێزگای هەڵەبجە زۆر زمینەیەکی لەباری هەیە بۆ بواری گەشتیاری و کشت و کاڵی کە ئەتوانن کاری تیا بکەن و جدوای اقتصادیشی هەبێ بۆیان و ئێمە ژووکوی داری پارێزگای هەڵەبجە تەوان ئێمە بۆردێکی وەبەرهێنانیشمان هەیە کە نووسنگەی جێگیری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان ڕاستەخۆ سەرپەرشتیەکە زۆر کاراسانی کردو بۆ وەبەرهێنەرەکان و زۆر هاوکارمان بووە و مانگانە یاخود دوو مانگجارێکیش کۆبوونەوەکەین. وەکو بەرنامەی باشەیە بۆ هەڵەبجە پرۆژەی باشەیە تۆزێ زەرفست اقتصادی و ئابوووریەکە بەرەو باشتر بوون بڕوە و هەندێکشی پێیوەستە بە دامەزرانی حکوومەت یاریمی کوردستانەوە و دەست بەکاربوونی پەرلەمانەوە پەرلەمانی کوردستان و ئەم انتخاباتەش هاتە سەری ئەم مانگە کە مانگ 11 تەواو بێ. تەسەورەکەم ئەگەر سەقامگیرێکی سیاسی باش هەبێ ئابووری و ڕۆژی بازرگانی سنووری پارێزگای هەڵەبجە بە پرشنداریە بینم. بەفعلی ئەو پرۆژانی کە جێبەجێکراون و ئەچنە بازنەی کارێکی تۆ هەڵبەتە تۆ باش ئاگاداری و بابەتەی چ پرۆژەیەکن لە چ ئاسێکدان؟ ئێمە تەوان جەنابتان ئاگادارن ئێمە ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجەین ئەبێت لە هەردوو مەجالەکە ئاگاداریمان هەبێەوە بتوانین هەوڵ بدەین و لە سەری ئەوەشەوە بتوانین تەنزیمی شوکارە بازرگانیەکانی ناوچەکە بکەین و ئەو دایرانەی ئەو فەرمانگانەی کە پەیوەستن بە ژووری بازرگانیوە و ڕەهەندێکی بازرگانی و ئابووریان هەیە هەوڵی گەڕانەوە و دانان و دامەزرانی ئەو مدیریاتانە بدەین. ئێستا خۆشبەختانە لە ڕووی بازرگانی و لە ڕووی پیشسازیەوە پێشکەوتنی باشی بەخۆیەوە بینیوە. کۆمەڵێک لێرە سەرمایەدار هەیە کە مباشیر لە وڵاتی سینەوە و لە وڵاتەکانی دەرەوە شت ئێنن و مباشیر لە هەڵەبجە عەرزی ئەکەن کە ئەمەش کولفەی لەسەر هاوڵاتیان کەمەکاتەوە. بە نیسبەتی پیشسازیەوە قسەمان لەگەڵ زۆر کەسا کردووە کە بەڕاستی بێن لێرەوە بەرهێن بکەن لە مەجای پیشسازیە و کارگەدا بنێن
خۆشببختانە ئێستا هەندێک کارگە ئەوەی تر دەست بەکار بوون و ئیش و کارەکەن و ئایتم و ئینتاجیان کەوتۆتە بازارڕەوە و هەوڵ ینی وکەڵێ زۆر گەشتبینین بەو ئیشانی کە ئەگرێت لە ڕووی پیشسازیەوە و هەندێک لە سەرەتای معاملەکانیانی کە ئەیکەن لە زەوی وەرگتن لەوەی کەوا مۆڵەتەکەیان بەدەستبێن بیکەن ئێمە وەکو ژووری بازرگانی پیشتازی ئەو پرۆژانە ئەمانگرێتەوە کە مۆڵەتی ئەدەینێ کە لە خوار 75 میلیۆن دینارەوەن ئەو پیانەوتێ پرۆژەی بچووک یا مامناوەند ئەوە عددێکی زۆر ئەتوانم بڵم تا 30 تا 40 پرۆژە لەوە لە سنووری تاگاتە نزیکەی 40 پرۆژە لەوە لە سنووری پارێزگای هەڵەبجا هەیە کە لە 75 میلیۆن تێ ئەپەڕێ مۆڵەتەکەی چێ بۆ وەزارەتی سەناعا و پیشەسازی و بازرگانی تا چەند ژینگە لەبارە بۆ ئەوی وەبەرهێن ڕووبکاتە ئەم پارێزگا تازەیە و وەبەرهێنان بکە. من تەسەورەکەم ژینگەی لە بارتریش دروستە بێ ئێستا زۆر لەبارە لەوەی کە بەعزی ئەفعات هەیە وەرمانگرتۆ بۆ هەڵەبجە ئەوەی ئەفعاتە لە شوێنی کە نییە لە وەبەرهێنان مەسەلەن بۆ نمونە هەر پرۆژێکی وەبەرهێنان کولفەی پرۆژەکە ئەگەر بێت و زەویەکە یەک لە سەرسەی پرۆژەکە بێت تاپۆکرێ لەسەری هەرێستا پرۆژەکە لەسەر تاپۆکرێ اینجا ئەفای زەریبی 10 ساڵمان لەسەر هەڵگرتووەوە ئیسە لە هەوڵی ئەوان کە لە مۆزوعی کارەبای شادەعم بکرێ ئەگەر ئەمانە بکرێت بچێتە قاڵبی جێبەجێکردنەوە کە هەندێکی چووە تەسەورەکەم وەبەرهێن بێت ئەمەش دیسان پێویستی بە دامی حکوومەت هەرێمی کوردستانەیە ئێستا بەتەمان لە ماوەیەکی داهاتووە دوای فستیڤاڵی هەنار کۆنفرانسێکی گەورەی و ئابووری بگرین لە هەڵەبجە بە دەژێت چاودێری ئەنجومەنی وەزیرانە بۆ بەرهێنان و وەبەرهێنەکانی ناو و دەرەوە بانکەین کە چۆن وەبەرهێنان لە هەڵەبجا بکەن و ئەو وەک ئەڵێ ڕێگرانەی کە هەن لە هەڵەبجا کە بەڕاستی ئەو ڕێگرانە ئەبنە هۆی ساردکردنەوە یا ئەبێتە هۆی خاوکردنەوە ئیش و کارەکانمان ڕۆتین ئەو ڕۆتینە ئەبێ بە تەواوی لە هەڵەبجا هەڵبژیرێت ببێتە تەژیع بۆ وەبەرهێنەرەکان کە بێن لێرە وەبەرهێنان بکەن. ئێستا هەڵەبجا کراوەیە بۆ پرۆژەی وەبەرهێنان و پاڕادێک بانگێشی پارێزگار و بەرپرسانی ناوچەکەش بۆ ئەوەیە وەرن لە هەڵەبجە وەبەرهێنان کرد وەکو گەشت و گوزار چیتان کرۆ بۆ ئەوەی وەبەرهێنەران توانن بێن لە سێکتەری گەشت و گوزارە وەبەرهێنان بکەن بۆ ئەوەی پەرەی زیاتر بە کەرتی گەشتیاری بدرێت. یەکێک لە کۆڵەکە گرنگەکانی سێکتەری وەبەرهێنان لە پارێزگای هەڵەبجە لە دوای سێکتەری گشت و کاڵ سێکتەری گەشت و گوزارە چونکە ئێمە وەک پێشتر باسم کرد ئەو شتانەی کە هەمانە سروشتیە وانی خی گەورە پێیاوین واتە لە هەر سێکتەرێکا تۆ دەستبەری وەبەرهێنانی تیا بکەی لە کەرتی هۆتێل لە کەرتی مۆتێل لە شوێنی مانەوە لە کۆمەڵگەی گەشتیاری لە وێلای گەشتیاری لە ڕێستۆرانت لە کافێ لە هایچین لە ئەسب سواری لە پەڕەگلایدن لە سەفاری لە ئۆفرۆد لە هەموو ئەمانە لە تەلەفریک لە زیپلاین هەموو ئەمانە مەجموعەیە سێکتەرن کە ئەکرێ وەبەرهێنانی تیا بکرێت ئێمە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی پارێزگای هەڵەبجە خۆمان بە خزمەتکارە زانین داوا لە وەبەرهێنەکان بکەن بێن وەبەرهێنان لە پارەکانیان بکەن لە سنووری پارێزگای هەڵەبجە دڵنیابن هیچ ئاستەنگێک نابێ بە هەمومانەوە توانین باشترینەکان ئەنجام بدەین بۆ ئەم پارێزگامان چونکە پارێزگاکەی ئێمە لە سەرەتای گەشەکردنیایە هەر دەستێکی ئاوەدانی ڕوو لەم پارێزگایە بکە بەدڵنیایە پێمانەوە دیارە بێ ئێمە هیچمان نەکردەوە نەجوانە ئەگەر بێت وەبەرهێنانی میلیاری تیا بکرێتە سەورەکەم ئێمە بە یەکێک لە پارێزگا زۆر دەوڵەمەند و جوان و بەهێزەکانی هەرێمی کوردستان. بەهۆی بەپیتی خاکەکەی و فراوانی زەویە کشت و کاڵەکانیەوە ئاستی بەرەمێنانی بەروبوومی کشت و کاڵی لە پارێزگای هەڵەبجە بەرزە ئەوە ژوای کردووە چەند پرۆژەیەکی گرنگی بوارەکانی پیشەسازی خۆراک بنیاد بندرێن ئەو پرۆژانەش سەرەتایەکن بۆ ئەوەی هەڵەبجە بکەن بە سەبەتەی خۆراکی هەموو عێراق و هەرێمی کوردستانیش. ئاستی پرۆژەکانی پیشەسازی پارێزگای هەڵەبجە چۆنە؟ چونکە بە تایبەت لە بواری خۆراکە پێم وابێت پرۆژەی باشێ. بەڵێ ئێستا لەم دقیق کە قساکەین کۆمەڵە پرۆژەی باش لە تەسیسایە لە بواری میوەکانە خوتان نەزانم پارێزگای هەڵەبجە بە میوە و کۆمەڵی سەرچاوی کشتتوکاڵی بەناوبانگە گرنگترینیان کە هەنارە و کۆمەڵی میوەی وەکو هەڵوژۆسیە و ئەوانەمان هەیە ئەمە وای کردووە کە دەرفەتێک بۆ بەرهێنەرەکان و چاویان لەسەرەوە بێ لە پارێزگای هەڵەبجە ئەو پرۆژەیە بکەن خۆشبەختانە ئێستا مۆڵەتی وەبەرهێنان دراوە بە دوو پرۆژەی گەورە
و لە پاڵیشیا پرۆژەیەکی کەمان هەیە کە ئەوەی کاک ئاسۆ بامۆکی کە لە بواری شیرەمەنی و میوەیە کە تەختی هەموو عێراق و پێم وایە زیاتریش بۆ وڵاتە عەرەبیەکانی دەتوانێت یعنی پرۆژێکی زۆر گەورە و استراتیجیە و لە پاڵیشیا کۆمەڵێک وەبەرهێنەری کە بەنیازن لە بواری میوە و کۆمەڵە بەرهەمی شیرەمەنیە کار بکەن. ئێمە پێمان وایە ئەمە دەرفەتێکی زۆر باشە بێ بۆ جوتیارەکانمان بۆ ئەوانی کە لە بواری ئاژەڵداریە کارەکەن لەبەرەوەی لە کاتی ئێستەیە کۆمەڵێک خەڵک بڵین کاری ئاژەڵداریەکەن بەڵام نازانن چۆن بەرهەمەکانیان ساخ بکەنەوە ئەم کارگانە یاخود ئەوانی کە کشت و کاڵەکەن لە بەرهەمی هەنار بێ هەر میوەیەکی کە بێترێ بێ بەڵام ئەم کارگانە ڕێگەیەکی باشە بێ کە ئەوان دڵموتمەئین بن و دڵنیا بن لەوەی کە ئەتوانن بەرهەمەکانیان ساخ بکەنەوە و لە پاڵیشیا کە بەرهەمەکانیان ساغەکەنەوە هەوڵ ئەیان کە بەرهەمەکانیان زیاد بکەن چ لە کشت و کاڵیا بێت چ لە ئاژەڵداریە. ئەمە هەنگاو بۆ ئەو نانێک کە هەڵەبجە بکاتە سەبەتێکی خۆراکی بۆ عێراق هەرێمی کوردستانیش؟ بەڵێ ئێستا لەو مەرحەلەیەین پلانی ئەوە هەیە کە بۆ ئاراستەیە بڕوە ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستانیش لەوەی کە ئەوێ بەدیلی نەوت بدۆزێتەوە ئەوێ سێکتەری کشت و کاڵ و گەشتیاری بکاتە بەدیلی و هەمیشە داوای ئەوەمان کردووە کە هەڵەبجە بێ بە بناغەیەک بۆ ئەو سێکتەرە و لێرەوە پرۆژەکەیان ئەعلام بکەن. ئەو پرۆژانێک کە ئێستا لێرە ئیشی لەسەرەکە هەندێکی حکومی وەکو سایلۆکە ئەوە لە تەواوبوونایە پرۆژەمانەیە کە ئەهلیە زۆر لە ئەتوانم بڵێم لە عێراقا دەگمەنەکە پرۆژەی شیرەمەنی بەروبوومی شیرەمەنی ڕاستانە بە هەندێک ئیش و کاری کەوتە هەندێک بەروبوومیەوە دەرچوو و ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پێشبوون ئەڕوا و پرۆژەمانەیە کە بەڕاستی پرۆژەی زەیتی زەیتونەوە پرۆژەی ئەویش هەر لە ئیژای و ئەتوانم بە دەرەوەی وڵاتیش ئەنێرجێ و لە ڕووی تەمان ئاژەڵداریش و بەروبوومی ئاژەڵداری هەمووی ئەچێتە هی بازرگانیەوە قاڵبی بازرگانیەوە کە مەسلەی پەلەوەر و هێلکە مەشروعی هێلکە مەشروعێکی زۆر گەورەی باش لە هەڵەبجا کراوەتەوە و ئێستا ئیش لەسەرەوەکەین کە ئیجازەی چەند گاوداریەکی باش دروست کرێت چونکە هەر کارگەی شیرەمەنی ڕاستان پێویستی بە 25,000 سەر مانگای شیر هەیە کە ئەتوانێت ملیۆنە شیر پێویستی بە 1 ملیۆن لیتر شیری ڕۆژانە هەیە ئەوەش پێویستی بەوەیە بەڕاستی چەندەها هین لێرەدا بمەزرێت گاوداریش بەخۆیەوە ناوەێت پێویستی بە معلەفە کە ئاڵب دروستەکات ئەوش پێویستمان پێێتی اینجا لەوێشەوە زەراعەتی زەڕات و پاک لە ئەوانی کە ڕەبی وێنجە ئەو شتانی ڕەبتی بەوەیە لەبەرەوە ئێمە بە پرشنگدارەی بینین ئینشاءڵڵا بەس تۆ زەرفی اقتصادیەکەمان بەرەو باشتر بوو. کاک شێخ بەو پێی کە تۆ بەو جۆرە باسی و پرۆژانت کرد کە هەن بە فعلی و لە ڕێن ئەتوانین بڵین هەڵەبجاکەنە سەبەتێکی خۆراکی بۆ عێراق و هەرێمی کوردستانیش؟ هەڵەبجە ئەگەر پشتگیری حکوومەتی هەرێمی کوردستانی لەگەڵا بێت من تەسەور ئەەکەم شارە زور سەلەیەکی خۆراک بێت بۆ هەموو عێراق ئەوەنە ئیمکانیاتی هەیە بەس بە مەرجە پشتگیری تیا هەبێت هاوکاری تیا بێ و بە پلان ئیشەکان بکرێ بەڵێ هەڵەبجە زۆر پرشنگدارە لەو سێکتەری زەراعیە. لە وەرزی پاییزیشە وەک خۆتانەزان ئێمە فستیڤالێکمانەیە کە شانازی پێوە ئەکەین فستیڤالی هەنار و پاییزی هەڵەبجەیە سپاس بەخوای گەورە بە هەوڵی دڵسۆزان و ئیدارەی شار توانیمانە سنوورەکانی هەرێمی کوردستان ببڕین تەنانەت سنوورەکانی عێراقیش ببڕینەوە ئیشەڵڵا هەنگاوانەی ئەم فستیڤاڵی ئێمە بکرێ بە نێودەوڵەتی ئەوە خوازیارێکی زۆر هەیە چاوەڕی ئەم بۆنە گەورەیە کە ئێمە ناوماناوە بۆنەی گەورەی ساڵ لە پارێزگای هەڵەبجە نزیکەی 2 مانگ بۆ 3 مانگ ئەبێ بە بەردەوامی ئێمە خەریکی ئامادەکارین وای ئیشەڵڵا لە کۆتایی ئەم مانگەیە ئەتوانین فستیڤاڵەکە ئەنجام بدەین و چاوەڕی هاتنی ژمارەی زۆری گەشتیارەکەین واتە پاییز و بەروبوومی کشت و کاڵ و ڕەنجی جوتیارەکانمان کردومانە بە دەرفەتێک بۆی بتوانین بڵین بە گەشتیار وەرن سەردانی ناوچە گەشتیاریەکانمان بکەن بێجگە لەوەی ئەمە بەسەلەن ئەتوانین لە ڕووی ئابووری و سوودی گرنگی لێ ببینین لە ڕووی پیشاندانی ناوچە گەشتیارەکانیشمانەوە زۆر گرنگە چکە بەپێی ئەو داتانێک ئێمە هەمانە مەسەلەن ساڵی پار نزیک 300,000 گەشتیار و سەردانی کرد سەردانی فستیڤاڵەکەی کردووە سەرو لە ساڵ 50 ئەو سەردانی کرد و گەشتیارانە سەردانی ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجەی کردووە لە شوێنەکان ماوەتەوە سەردانی ناوبازاری هەڵەبجەی کردووە سەردانی مۆنومنتی هەڵەبجەی کردووە واتە لە ئەتوانین زۆر ئامانج بپێکین لە ڕێگەی ئەم جۆرە فستیڤاڵ و
ئەوانەوە ماوەی پێشوش ئێمە کۆنسرتێکی گەورەمان هەبوو لەگەڵ ماڵی میوزیکی زەهاوی بۆ ئێمە گرنگە حرەکێکی ڕەشنبیری خۆشگوزەرانی لە ناو سنتەری پارێزگای هەڵەبجە و ناوچە گەشتیارەکانە هەبێ ئیشەڵا بەنیازیشین لە ناوەڕاستی مانگی 11 کۆنسرتێکی جوانی خنجیرانە لە ناوچە گەشتیارەکان ئەنجام دەین لەگەڵ پەیمانگای گۆتەی ئەڵمانی واتە چالاکیەکانمان ڕەنگاوڕەنگن ئامانجیشمان تەنها ڕاکێشانی گەشتیار و زیادکردنی ئەو چالاکیانێک کە گەشتیار خوازیەتیرت و ئەوێ کات بەسەر بێت. پێگە جوگرافیەکەی پارێزگای هەڵەبجە گرنگیەکی زۆری هەیە و باشێکە لە پلانەکانی دەسەڵاتدارانی پارێزگاکە بۆ پێشخستنی لایەنی بازرگانی و زیادکردنی هەلیکار. هەروەها لە ڕووی ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ ئێراندا هەڵەبجە گرنگیشی گەورەی هەیە بەو پێیەی 118 کیلۆمتر سنووری هاوبەش و 2 خاڵی سنووری لەگەڵ ئەو وڵاتەدا هەیە. بابەتی بازرگانی بە تایبەت لەگەڵ وڵاتی ئێرانە کە وەک باسی کرد سنوورێکی دوور و درێژی لەگەڵ هەڵەبجەیە هەیە دەکرێت هەڵەبجە بکاتە سنتەرێکی باشی بازرگانی نێودەوڵەتی و ئێستا لە چ قۆناغێکدایە کاروباری مەرزەکان و هاتوچۆ و دیوە گەشتیارێکی و دیوی بازرگانێکی لەگەڵ ئێرانە. ئێمە باسیەوەمان کرد کە 2 مەرزمان هەیە مەرزی تەوێڵە و مەرزی پشتە کە سەکاری بازرگانی تیا ئەکرێ هاتوچێ بازرگانی و مەرزی تەوێڵە هاتوچێ گەشتیاریشی تیا ئەکرێت خۆشبەختانە 2 ساڵی ڕابردووە ئەو پرۆسیە چۆباری جێبەجێکردنەوە و جموجوڵێکی بازرگانی هەیە و ئەو کاڵایانی کە لێوە یەت بەپێ ئەو ڕێنمایانی کە لە وەزارەتی داراییش لایەنە پەیوەندی دارەکانەوە دێت دیاری کراوە. بەڵام گرفتمان ئەوەیە کە 24 کاتژمێری نییە واتە مەرزێکی نێودۆڵەتی نییە. ئێمە ئێستا کار لەسەرەوەکەین لەگەڵ حکوومەتی فیدراڵە کار بۆ ئەوە بکرێت کە بکرێ بە مەرزێکی نێودۆڵەتی واتە 24 کاتژمێر و ئەو کاتە هەم هەلی کاری تیا زۆر ئەبێت و هەم بژانەوەیەکی زیاتری بازرگانیە بێ لە سنووری پارێزگای هەڵەبجە. بەڵام لە پاڵ ئەوەیە ئێمە مەرزێکی زۆر گرنگمان هەیە لە 15 ساڵی ڕابردووە باسمان کردووە ئەویش مەرزی سازانە. خۆشبەختانە لە 10 ساڵی ڕابردووە زۆر کارمان کرد. ئەم ساڵیش بە جددی هەم لەگەڵ حکوومەتی فیدراڵ و حکوومەتی یاریمی کوردستانە ئێستا بڕیاریکردنەوەی مەرزەکە دراوە بەڵام ئەم مەرزە پێویستی بە ئامادەکاری هەیە و ڕێگەی مەرزی سازانیش کە زیاد لە 35 ملیار دینارە ئێستا لە وەزارەتی ئاوادانکردنەوە لە وردبینیکردنایە دوایین جاریش کە هەم جێگری سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان و هەم بەڕێز وەزیری ئاوادانکردنەوەمان بینیوە کە بە زووترین کات هەوڵ بدەین پێش کۆتایی هاتنی ئەم ساڵ تەندەرینی بۆ بکرێتە بواری جێبەجێکردنەوە. ئەماش دەرفەتێکی زۆر باشە بێ هەم بۆ سنووری پارێزگای هەڵەبجە بۆ بژانەوەی کەرتی بازرگانی بۆ دەستکەوتنی هەلی کار و لە پاڵیشیا منتیقەی سازان ئەگەر بەڕێستان ویان بینەران شارەزابن منتیقەیەکی زۆر گەشتیاریە. ئەتوانم بڵم پارێزگای هەڵەبجە هەر شوێنێکی بگری گەشتیاریە بۆیە بردنەوەی ڕێگاکان بۆ ئەو شوێنانە زۆر گرنگە هەم لە ڕووی گەشتیاری و هەم لە ڕووی بازرگانیەوە و ئێمە هەمیشاڵین ئەو 2 مەرزەمان هەیە بەڵام مەرزی سازان زۆر جیاوازە لە بەرەوەی لە ناو هەڵەبجەوە لە ناو دڵی هەڵەبجەوە هاتوچۆکە ئەکرێ واتە خەڵک ئەتوانێت بێت هەڵەبجە ببینێ و پێداویستیەکانی بکڕێ و ئاڵوگۆڕی بازرگانی بکە لەگەڵ خەڵکەکەیە بدوێ واتە کرانەوەیەکی زیاتر ئەبێ بۆ هەڵەبجە و دوایین جاریش لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە ئێمە لە تێگەیشتنمان وەکو پارێزگاری هەڵەبجە لە مانگی 5 کردووە. یەکێک لە داواکاریە سەرەکیەکانمان مەرزی سازان بووەوە. من خودی خۆشم لەگەڵ جەنابی پزیشکیانە سەرۆک کۆماری ئێرانە دانیشتم زۆر بە جددی داوای پارێزگای هەڵەبجەم گەیاند و خۆشبەختانە لە مانگی ڕابردووە ئاگامان لێیە کە ئیش لەسەرەوە داواکاری ئێمە کراوە و لەگەڵ حکوومەتی فیدراڵیشا قسە کراوە. ئێمە وەکوی داری پارێزگای هەڵەبجە هەموو کارێک ئەەکەین بۆ ئەوەی کە خزمەتی خەڵک بکەین و خزمەتی کە سوکاری شەهید بکەین و ئەم شارە زۆر نەهامەتی بینیوە زۆر وێرانکاری بینیوە بۆیە ئەبینی زۆر لەو پرۆژانەش کراوە کە هەندێک کەس لە دەرەوەی هەڵەبجێ ئەڵێ هەڵەبجە چی بۆ کراوە نە هەڵەبجەشتی زۆر بۆ کراوە بەڵام هەندێک کەس هەڵەبجەی نەبینیوە دوای پرۆسی ئازادی کوردستان و عێراق ئەبینیت کە ئەڵێ شتی کەم بۆ کراوە بەڵام حەجمی وێرانکاریەکە ئەوەنە زۆر بووە هێشتا ماومانە بەڵام ئێمە وەکو هەڵەبجەیی خەڵکی هەڵەبجەوەی داری پارێزگای هەڵەبجە زۆر پشوو درێژین لەگەڵ یا وردە ئەڕۆین تاوەکو ئەم شارە ببێ بە شارێکی نمونەی و پارێزگایەکی نمونەی هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیش.
لە نێو پارێزگای هەڵەبجە 155 پرۆژە لە بوارەکانی خزمەتگوزاری هەن کە 50 پرۆژەیان لە کاردان و هاوکات دەیان پرۆژەش کە پێشتر بەهۆی قەیرانی داراییەوە ڕاگیراون دەست بە کارکردن کراوەتیایاندا. ئێستا هیچ جێگایەکی ئەم پارێزگایە نییە بە ناحیەکانی شێوە کە پرۆژەیان تێدا جێبەجێ نەکرێن. ئەمڕۆ کە هاتیە ناو هەڵەبجە و شۆفڵمان بینی، سەری شارەوانیمان بینی، پرۆژەمان بینی، جوڵەیەکمان بینی لە ڕووی پرۆژەوە. باسێکی پرۆژەکانی خزمەتگوزاریمان بۆ بکە لە هەڵەبجە چی ئەکەن، سەرقاڵی چین، چەند پرۆژەکارایە ئێستا، چەند پرۆژە لە ڕێیە و چەندێکیانە بنە ژێرخانێکی استراتیژی بۆ هەڵەبجە. جا من حەزەکەم شتێکە بۆ باسکەم کە دوایین جارجەناوی کاقوبادم بینی جێگیری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان کە هەمیشە خۆی پاڵپشتی یەکەمی پارێزگای هەڵەبجە بووە و بڕیاری بە پارێزگا بوونەکە توانم پشکی شێری هی بە ڕێزیانە. زۆر شتم بۆ باسکرد وتی پەلەمە کەوتمەڵام من پەلەمە فتیاخە بە پەلەپەل شت نابێت ئەبێ بە پلان بیکەین. سوپاسێکەمەوە هەمیشە هەم پشتیوانی خۆم بۆ پشتیوانی پارێزگای هەڵەبجەش بووە. من وەکو خۆم وەکو پارێزگار یعنی کەسێکی تازە نیم لە ئیدارەکەیە، پێشتر مدیر ناحیە بووم و ینی معاناتی ئیدارەکە ئەزانم، بۆیە ئەزانم لەکوێوە دەست پێ بکەین، بەڵام حەزەکەم زوو ئیشەکانیش بگرێت بۆ ئەوەی بژانەوەیکی زیاتر و پارێزگای هەڵەبجە. خۆشبەختانەیەمە وەکو پارێزگای هەڵەبجە لەگەڵ ئەو تیمەی کە هەمە لە دیوانی پارێزگا بە دەستخۆشیەوە وە سەرجەم بەڕێوەبەرایەتە پەیوەندیدارەکانێمە وەکو یەکتم ئیشەکەین، زۆر هەماهەنگیمان هەیە. من کاری ئەوان جێبەجێەکەم، ئەوان هاوکاری منەکەن، کاری من جێبەجێەکەن، بە دوواداچوونەکەن. جموجوڵێک کەوتۆتە پارێزگای هەڵەبجەوە و ئیستیجابەیەکی باش هەیە. ئەتوانم بڵم 155 پرۆژەمان هەیە، لەم 155 پرۆژەیە لە کاتی ئێستاکە قساکەین 50یان لە بواری جێبەجێکردنایە، کۆمەڵێکیشیان لە مەرحەلەی تەندەرینایە. بەڵام ئێمە بۆ کۆی هەموو پرۆژەکان پێویستیمان بە 370 میلیارد دینار هەیە کە پرۆژەکانمان بە تەواوەتی تەواو بێت و هیچ کێشەیەکیان نەبێت. بەڵام بەهۆی قەیرانە داراییەوە هەندێکیان تەخیرە بێ، هەندێکیان ئەوەستن. بەڵام دوایین جار جەنابی کاقوباد و هەم لایەنە پەیوەندیدارەکان بڵێنیان پێیاوین کە پارێزگای هەڵەبجە لە بەرەوەی پارێزگایەکی نوێ پێویستە ئیستیسنای بۆ بکرێت لەوەی کە هەندێک لە پرۆژەکان زیاتر نەختینی بۆ ئامادە بکرێت و لە ماوەی 4-5 مانگی ڕابردووشە بە بڕی 120 میلیارد دینار ئێمە وەکو پارێزگاری هەڵەبجە کە دەست بەکار بووین موافقەمان وەرگرتووە بۆ کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری کە ئەڵین پرۆژەکان تەوان پرۆژەکان لە سەرجەم سێکتەرەکانایە لە ناوەندی پارێزگاکە و هەر چوار ناحیەکەی بیارە و خوڕماڵ و سیروان و بە مۆشدایە و لە هەمان کاتا دوایین جار لە ئەنجومەنی وەزیران بە بڕی 80 میلیارد دینار من پرۆژەم تەقدیم کردووە، هەرچەنەوە تۆزێک ئەچێتە مەرحەلەی درێژخایەنەوە، بەڵام ئێمە پرۆژەکانمان تەقدیم کردو و ئێستا سەرقاڵی ئامادەکردنی دەرخستە و دیزاینەکانیان. لەم چەند ساڵەیەم دوایە گەشەی پرۆژەکان چۆن بوو؟ پرۆژەکانمان زۆربەی ڕاگیراوەکانمان بە تایبەت کەوتونەتەوە کار و ئەو پرۆژە ڕاگیراوانە پرۆژەیەک بوون کە ساڵانێکی زۆر خەڵک چاوەڕێیە کردوە شپرزەیەک لە ناو شارە هەبوو بەڕاستی مەسەلەن 10 ساڵ بەردەم ماڵەکان کربستۆنی تیابوو هەر بیهارتۆنی وەدانێنرا یان بە نمونە تێکەڵەبوونەیە بوو بەقیر. سوپاس بەخۆستا هەموو شارەوانەکانمان ئەتوانم بڵێم پرۆژە ڕاگیراوەکانیان ئەگەر هەمووشی نەکۆت بێتەوە کار پرۆژەی دوانیان کەوتۆتەوە کار و لە ئیشکردنایە و سەرڕای ئەو پرۆژانەش کە کەوتونەوە کار ساڵانە ئێمە داواکاریمان هەیە لە وەزارەتی خۆمان لە محافەزە خۆتان نەزانن بودجەی حکوومەت لەسەر دوو ئەساسە، یان ئەوەیە لەسەر وەزارەتەکانە کە بودجێ و بەرهێنانی پێوترێت، یان ئەوەیە لەسەر بودجێ پەرەپێدانی پارێزگاکانە کە لەلایەن پارێزگاوە بودجەکەی دابی نەکرێت و مەسەڵەن دەرخستیان بۆ نێردرێت و لەوێ وردبینیەکەن و ڕەزامەندیەکەیەوە دوای ئەوان سەرپەرشتیاری عامن. ئێمە بم شێوازە حالیان پرۆژەکانمان جێبەجێەکەین. بەڵێ پرۆژەکان کەواتە بەردەوام زۆر جاریش باز دەواکرێ لارێمی کوردستان قەیرانەیە و پرۆژەی ڕاگرتووە چۆن ئەم پرۆژانەی هەڵەبجە بەردەوامن و ئیشەکەن و خزمەتگوزاری ئەگەێنرێتە زۆربەی هاوڵاتیان لە هەڵەبجە. بەڵێ لە ڕاستە پێشەکی حەزەکەم سوپاسێکی تایبەتی بەڕێز کاقوبات بکەم
کە جێگیری سەرۆگۆزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کە پاڵپشتێکی گەورەی پارێزگای هەڵەبجەیە چکە لە ڕاستیە هەموو ئەو ڕەزامەندیانەی کە سەرۆکی حکوومەت بەڕێزیان ئەیدەن هەموو لەسەر سنووقی یان داهاتی پارێزگای سلێمانی و هەڵەبجەیە بۆیە پێویستەکە سوپاسی کەین کە ئەگەر ئەو ڕازی نەبێت یان ئەو ڕەزامەندی بدا و دوای پارەمان بۆ سەرف نەکرێت کێشەش بۆ ئێمە دروستە بێت بۆیە و باقی هەرێمیش بەڕێز کاک دکتۆر ماکوان زۆر هاوکارمانە کە هەموو مانگێک بڕێک بودجە تەرخانەکە بۆ پرۆژەکانی پارێزگای هەڵەبجە و بە دوواداچوونمان کردووە لەگەڵ کاک دکتۆر ماکوان هەموو جارێ خەمی ئەوەمان بۆ وتمانە ئەم ڕەزامەندیە بەڕاستی دوایبان نەبێ بە کێشە بۆ ئێمە بنمونە پرۆژێک دەست بەکار بێتەوە و دوای مودەیەکی کەم لەبەر بێپارەی دیسان و پرۆژەکە ڕاگیرێت بەڕێزیان ئەوانیش زۆر هاوکارمانن و حتمما بە ڕەزامەندی بەڕێز کاقوبا دەکەویش هاوکارە و پرۆژەکانی کەشمان هەیە کە لەسەر بودجێ و بەرهێنان ئەم ساڵ پرۆژەی زۆرمان ڕەزامەندی بۆ هاتەوە پرۆسی تەندەرینی لەلایەن خۆمان بۆ کرا حالیان چەند پرۆژەیەکی تازەمان دەست بەکار بووە لە هەموو شارەوانێک 2 پرۆژە تا 3 پرۆژە لەو نەوعانەش دەست بەکار بوونەتەوە و چەند پرۆژەیەکی کەشمان لە پرۆسی تەندەرینایە یان لە ئامادەکاریین بۆ ئەوەی دەرخستەی بۆ ئامادە بکەین و پلانی بۆ ئامادە بکەین کەواتە پرۆژەکان بەردەوامە بەڵێ قەیران ڕای نەگرتووە لە بەرەو هەوڵانەی کە باست کرد ئێستا بە داتا پێمان بڵێ چەند پرۆژەی خزمەتگوزاری لە هەڵەبجە کاران چەندی تر لە ڕێن بۆ خەڵک پرۆژە خزمەتگوزاریەکان تا ئەم دقی قساکەین نزیکی بە بڕی 11 ملیار تقریبن 11 ملیار لە کارکردنایە یعنی لە بواری جێبەجێکردنایە و ئەم پرۆژانەش ئەتوانم بڵێن هەموو پرۆژێک ملیارێک کەمتر زیاتر بە داتاش بڵێم دە پرۆژەیەکە بێت ئەوەی کە لە کارایە و حالیان نزیکی هەموو شارەوانیەک لە ئێستاە بایی 14 ملیار خەریکی ئامادەکردنی دەرخستین بۆ ئەوەی ڕەزامەندی بۆ وەرگیرێت و ئەم پرۆژانش بۆ ساڵی 2025 یان بکەوێتە ساڵی 2026 ڕەزامەندیان بۆ دەربڕێت و شەڵا بکەوێتە بواری جێبەجێکردن و حەزەکەم ئاماژە بدەم بەوەی کە ئەم پرۆژانی حالیان کە دەرخستیان بۆکەین ئەگەر ڕەزامەندیەکانیان بێتەوە ئەمانە هەمویان بەتایبەت لە سیوان و لە خورماڵ ئەتوانم بڵێم بە ڕەزامەندی ئەم دەرخستانی کۆتایی کەیەتەوە بە تەواوەتی قیر و شۆستە و ئاوەڕۆی ناو سنووری سیروان و خورماڵ کۆتایی پێێت یعنی ئەوەش هەواڵێکی باشە بۆ سنووری ناحەیە سیروان و خورماڵ دانیشتوانی ئەو منتیقانە کە سەررجەم گەڕەکەکان قیر و شۆستە و ئەو ئاوەڕۆیان پێگات بەڵام تەنها یەک کێشەمان هەیە لە ڕاستیە ئەوەش زۆربەی پارێزگاکان ئەو کێشیان هەیە وابزانام چارەسەریش نەکراوە و من لەگەڵ سەروی خۆشم قسەم کردووە کە پێویستە کات چارەسەری ئاوی قورس بکرێت ئاوەڕۆ لە زۆربەی وڵاتان ئەکرێ بەڕاستی ئێمەش ئاوەڕەکەمان ڕژێتەنەوە ئاوی سیروانەوە کە چەند شوێنێکی کە بەکارێنن بۆیە ئەو ئاوەڕوانی کە ئێستا حالیان ئاوەڕێ قورس لە هەڵەبجە دەرەچێت پچڕ یعنی ئەوەنی هەمووی کۆبێتەوە بە یەکجار لە هەڵەبجە دەرچێت لە ڕاستە ئێمە وەکو شارەوانەکانی هەڵەبجە سەرپەرشتی ناحیەکانەکەین وەکو خورماڵ سیروان تەوێڵە بیارە بەمەوە ئەو داتانی کە ئێڵم هی ئەم سنوورەیە کە باسیەکەم لە هەموو شارەوانەکانمان حالیان پرۆژە هەیە هەمووشیان قیر و شۆستە و ئاوەڕۆیە واتان ناوچەند نییە گەڕک نییە لە پارێزگای هەڵەبجە کە ئێستا پرۆژەی لە کارانەوێ بەڵێ زۆر بێتوانم بڵێم گەڕکنیەتیانە بێ نابەس بەم دەرخستی کە ئێڵێم بەڵێ ئەوەی کە ئەگەر ڕەزامەندی بێتە و کاتە هەمووی بە تەواوەتی کۆتایی پێت ئیشی قیر و شۆستەوە ئەوڕۆی ناو گەڕەکەکان باشە سەبارەت بەو پرۆژانی کە استراتیژین هەندێک پرۆژە هەن وەکو ژێرخان تەماشاکرێن ئەم پرۆژانە گەیشتونەتە چه ئاستێک و چۆن کاریان تێکراوە و چۆن تا ڕادەیەک ئەتوانین بڵین هەڵەبجەوەک و پارێزگایەکە کاتە خاوەن ژێرخانێکی تۆکمە لە ڕاستیە پرۆژە استراتیژیەکانی پارێزگای هەڵەبجە لەوانەیە بەڕێزیشتان بینی بێتان کە پرۆژەی پردی تۆخت و تەنگی سەی محەمەوە کە دوو پرۆژەی زۆر گرنگەرمە پارێزگای هەڵەبجە ئەم پرۆژانەگەر بتوانێت تەواو کرێت کرانەوەیەکی زیاتر لەگەڵ شار و شارۆچکەکان لەگەڵ هەڵەبجە دروستە بێت و هەروەها کردنەوەی مەرزەکان مەسەلە مەرزی سازان بکرێتەوە مەرزی شۆشمێ بکرێ بە ڕسمی ئەوە ئەو کاتە ئێمە هاتو چۆمان ئاسانترە بێت لەگەڵ وڵاتی ئێران کە دراوسین و خەڵک بەڕاستی لە ڕێی هەلی کارەوە هەلی کاری زیاتریان بۆ ڕخسێ و بە ئاسانتر ئەتوانن هاتو چۆ بکەن و ئیشوکاری خۆیان جێبەجێ بکەن بەنسبەت ژێرخانی هەڵەبجە خۆیوە
بەڕاستی هەندێشتی زۆر باش دیاکراوە مەسلەی ئاوەڕۆ ئەگەر ئاوی هەڵەبجە بە فیڕۆ نەدێ من تەسەورەکەم بۆ 100 ساڵی تری هەڵەبجەش پرۆژەیەک دانراوە کە مشکلەی ئاوی نیە تا بە سەیسایەقیشەوە کە لێرەوە ئاوی سەیسایەق لە هەڵەبجەوە دابی نەکرێەوە چێت لە سیروانەوە مەوزوعی مەسلەی دوو لە ڕووی جەنابتان و بیسەران و بینەران زێرا هیچ کێشەمان زۆر کەمەمووی تەواو بووە مەوزوعی کارەبا و پرۆژەی ڕووناکی وردە ئەوە دڵمان پێی خۆشە و ئینشاڵڵا وا ئەبێت کە دڵمان پێی خۆش بێ کە کولفە لەسەر خەڵک دروست نەکا ئەمانە شتێکن خەڵکی هەڵەبجە دڵی پێی خۆشەوە یەکێتی نیشتمانی کوردستان درێخی نەکردووە هەم وەکو یەکێتی نیشتمانی کوردستان وەکو سەرۆک پاڤڵ هەم وەکو تیمەکەی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵەبجە جیاواز لە هەموو ناوچەکانی تر هەموو ناوچەکان کارەساتبارن و هەموو ناوچەکان پێویستیان بە ئاوەدانی هەیە بەڵام ئەوەی بەسەر هەڵەبجە هاتووە جیاوازە لە هەموو ناوچەکانی تر کۆمەڵانی خەڵکی کوردستان نەزانن ئەم ناوچەیە دوایەوەی کارەساتی کیمیابارانی بەسەردا هات لە دوای کارەساتی کیمیابارانیش حکوومەتی ڕژێمی پێشووی عێراق بەوەوە نەوەستا ئەستا ناوچەکە ئەوەندەی دەستی پێگەیت ئەو خانوانەشی وەیە و بینایانە و باڵەخانەشی مابوون ئەوانەشی ڕووخان لەبەرەوە پێویستی بە ئاوەدانەیەکی زیاتر هەیە پێویستی بە دەستگرۆیەکی زیاتر هەیە کە بێگومان ئەم تا گەشتۆتە ئەم قۆناغەوە لە ئێستادا یەکێتی نیشتمانی کوردستان بە بایەخەوە لە هەڵەبجە ئەڕوانێ و لە بە پارێزگابوونیشە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە ئەمە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان ئاشکرایە کە سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان کاک باڤڵ و کاقوباد و مەکتەبی سیاسی یەکێتی و وەفدانی یەکێتی کە چوونەتە بەغدا جەنابی سەرە کۆمار کە ڕۆڵێکی گەورەی هەبوو هەموو ئەمانەوەیان کردووە کە هەڵ لە بە پارێزگابوونی هەڵەبجە لەو قۆناغی کە پێیا تێپەڕیوە گەشتوتەوەی کە ئێستا 19هەمین پارێزگای عێراقە. هەڵەبجەیەکان لە پێگەی بەڕێوەبردنی پارێزگای هەڵەبجەدان وەک خۆیان دەڵێن پارێزگا کە شایانی کاری گەورەیە و پلانی گەورەیان بۆی هەیە بە بێ و چان کار دەکەن بیکەن بە پێشەنگترین پارێزگای عێراق و هەرێمی کوردستان. ئێمە بڵێنین بە خەڵکی پارێزگای هەڵەبجە کە سوکاری شەیدان بریندارانی چەکی کیمیایی کە هەموو هەوڵ و کۆششەکەین شەو ڕۆژە خینە سەریەک لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە لەگەڵ ئەنجومەنی وەزیران و وەزارەتە پەیوەندیدارەکانە تا بتوانین لە خزمەتی خەڵکا بین. بەڕاستی خەڵکی پارێزگای هەڵەبجە هەموو کوردستان شایانی ئەوەیە خزمەت بکرێت بەڵام کە سوکاری شەهیدان و بریندارانی چەکی کیمیایی کە ئەوە خۆشی لە خۆیان دۆسیەکی کەیە کە مەلەفێکمان حازر کردووە لەگەڵ لایانی پەیوەندیدارە دابنیشین زۆر جیاواز پێویستە مامەڵەیان لەگەڵدا بکرێت و ئەبێ حکومە زۆر پش و درێژ بێ لەگەڵ داواکاریەکانیان و زۆر نەرمیش بێ لەگەڵیان. ئێمە وەکو هەڵەبجەیەکان و لەسەر کورسیشین یعنی لەسەر لە دەسەڵاتین و لە ئیشی حکومڕانی ئەم محافەزین هەر هەمومان بەڕاستی زۆر بە دڵسۆزی هەوڵەیین و ئەمانەوێت هەڵەبجە بێت بە پارێزگایەکی نمونەیی لە کوردستانە بە پارێزگایەکی گەشتیاری کشت و کاڵی ئەو کەلیمەش کە بەڕێزکا قوبات بەکارهێنێ گەشت و کاڵ بەڕاستی لە هەڵەبجە خۆی بینیوەتەوە کە هەڵەبجە خۆی بەڕاستی محافەزەیەکی جوانە یعنی ڕێژی سەوزایی زۆرە هەر حالیان ئێمە وەکو شارەوانەکان بە نمونە ساڵانە چەنە هەزار گوڵ و نەمام ئەڕوێنین لە شوێنەکانی کەش لەوانەیە بەو ڕێژەی ئێمە ئەگەر بیڕوێنن بەو شێوازە دەرنەکەوێت بەڵام هەڵەبجە هەر خۆی هەڵکەوتەکەی زۆرە و باخوباخاتی زۆرە و حەزەکەم ئاماژەش بەوە بکەم کە شارەوانیەکان مەشتەلێکمان دروست کردووە کە ئەم مەشتەلی گوڵا ساڵانە 25,000 گوڵ و نەمان بەرهەمێنێ ئینشاڵڵا بۆ ئەم پاییزە توانین ئەو گوڵانەی کە ئیشمانە سەر کردویان ئەو بەرهەمانەی کە هاتوۆتە بەرهەم ئەم ساڵ سوودی لێوەرگرین بۆ ڕازانەوەی جادەکانمان جەزرە ناوەندەکانمان و تەنانەت بیرمان لێ کردوتەوە کە تەوزیعیکەین بەسەر ماڵەکانە لەبەر ئەوەی جوانکاریە بکەین بۆ ماڵەکان مەسەرەن هەمووی هەرگەڕەکە و ڕەنگە گوڵی پێ بدرێت بنمونە ئینشاڵڵا بتوانین ئەو پلانە جێبەجێ بکەین و مەشتەلەکەشمان سەرکەوتوو بوو. خەڵکی هەڵەبجە تا چەند دڵخۆشن بۆ گەشەپێدانی پرۆژەکان لە سنووری پارێزگاکەیان. خەڵکی هەڵەبجە بەعام زۆر دڵخۆشن یعنی گەڕێکی وا هەبووە کە ئێمە قیر و شۆستەمان بۆ بردوونەتویان دەست بەکار بووینەتەوە خەڵکەکە زۆر بە گەرمنگوڕی هاتوون و دەستخۆشیان کردووە و خۆشحاڵیان دەربڕیوە چکە جاری وا هەبووەڵە 40 ساڵ چاوەڕێ و قیرەمان کردو تۆ ئێستا لە ماوەی چەند مانگێکیان ساڵێکیان ساڵونی وەک قیر و شۆستەی بە تاواوکەی بەڕاستیەوە جێ خۆشحاڵی بۆ هەمومان. ڕۆژەمان زۆرە پلانمان زۆرە
بەڵام لێت نەشارمەوە کێک لە ئاستا گرنگەکانی بەردەم پێشکەوتنمان و جێبەجێنەکردنی پلانەکانمانەوە خۆی بابەتی نەبوونی بودجەیە ئەم قەیرانە داراییەکە ڕووی تێکردوین. ئێمە لەسەر سێکتەری حکوومەت پلانی زۆر باشمان هەیە لەسەر بودجەی بەڕێوەبەرایەتی گشتیمان خەریکی پرۆژەین لە نۆژانکردنەوەی چاوەک لە بەگەشتیاریکردنی چەند ناوچەیەکی لە ناحیە بیارە لە تەواوکردنی ڕێگا سازەی زەڵم ئەحمەد ئاوا و چەند پرۆژێکیشمانەی ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکا دەستەکەین بە ئەوانیش بە دڵنیاییەوە ئێمە ئامانجمانەوەیە کە پارێزگای هەڵەبجە بکەین بە لانکەی گەشتیاری لە هەموو هەرێمی کوردستان بەڵام بە دڵنیاییەوە ئەمە تەنها بەڕێوەبەرایەتی گشتی گەشتوگوزار و دەستەی گەشتوگوزار ناکرێ بەڵکو ئەبێ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان بە جەنابی پارێزگاری هەڵەبجە کە هیچ کات تەقسیری نەکردە بەڕێز قایمقامی هەڵەبجە و وەزارەتە پەیوەندیدارەکان و ئەنجومەنی وەزیرانەوە ئەبێ ئەم پاڵپشتیکردنی سێکتەری گەشتوگوزارە لە شیعارە و تێپەڕێت و بکرێ بە پاڵپشتی کردەیی هەر بودجەیەکمان ڕۆشتە هەر وەزارەتێک داوای هەماهەنگی هاوکاریمان لە هەر شوێنێک کرد هاوکارمان بن بە دڵنیاییەوە ئیشەڵا ئایندەیەکی گەشت چاوەڕێمانەکات و منۆ خۆم گەشت بینم شەو ڕۆژمان خسوتە سەرێک ئیشەڵا بۆی بتوانین ئەم پارێزگایەمان خزمەتێکی بکەین لە سێکتەری گەشتوگوزار. جارە پێویستمان بە تەنزیمکردن و تەرتیبکردنێکی ناو بازاڕەکەی هەیە بەوەی کە پێویست بە جۆرە لە جۆرەکان بە گەورەکردن هەیە کە زۆر داخراوە داخرانی بازاڕەکانی لەبجەی ساڵی پەنجاکانە کاتێکە پەنجاکان مەلیک فەیسەڵ بۆ جاداتەوە بۆ وەڵەبجەرە و جادێ و پانی و جادەر ئەو جادەیە لەبەرەوە پێویستی بە قەرەبوو هەیە پێویستی بە لابردنی هەندێک شوێنەیە لە ناو بازاڕە ئەوش مڵکی خەڵکە یا تاپۆیە یا غێرە تاپۆیە پێویستی بە قەرەبوو هەیە کە زۆر لەسەرەوە قسە کراوە ئەگەر ئەوە بکەین تەسەورەکەم ناو بازاری هەڵەبجە جموجوڵێکی باشی تیا دروستە بێ و بە چوادەوری هەڵەبجە ئێستا پرۆژەیەک هەیە لە بەرنامە پێوتێت جادەی حەولی وەکو سەدیەکەی سلێمانی جادێکی چلمەتی بە چوادەوری هەڵەبجە ئەو داخرانی هەڵەبجە دوورەخاتەوە و قەرەباڵخیە بە نیسبەتی ئەوەی کە گەشە ڕوو ئەکات هەڵەبجە بەڵێ تا قەناعەتمان وایە ئەگە پرۆژەی تەنی سێم هەموو تەواو بێت پرۆژەی پردی تۆقوت تەواو بێ ئەوەی کە ئێستا باس لەوە ئەکرێت کە ئێمە بتوانین لە تەپەتۆڵەکەەوە هەتا ئەچینە تەوێڵە بکرێ بە دوو سایت بەڕاستی گەشتیاری سێکتەرێکی زۆر گەورەیە لە هەڵەبجە یعنی ئێمە بەعزێ وڵات گەڕاوین بعضێ شار و محافظەی هەیە هەموو ژیانیان لەسەر سێکتەری گەشتوگوزارە ئەوەی کە ئێستا ئێمە ئەیکەین جارە تریش باسم کردووە تۆ لە سلێمانی لەسەر پردی شعب لە بەغداد وەرە بۆ سلێمانی لە پاڵاتدا بەزە 410 کیلۆمەترە بەڵام لە پردی شعب وەرە داخلی هەڵەبجە وەرە بەردەمی مۆنومێنتەکە تەسەورەکەی چەند بێ 310 کیلۆمەترە ئەگەر پردی تەنی سێ پردی تۆقوتمان تەواو بێ ئەبێ بە 295 کیلۆمەتر ئەگەر تەنی سێم هەموو تەواو بێ ئەبێ بە 270 کیلۆمەتر یعنی هەموو عێراق لە بەسرەوە کە بێت داخل ببێت لە دیالەوە داخلی ئێرە ببێ بە 100 کیلۆمەتری فەرقە لەوەی لە سلێمانی و داخلی ئەورامان بێ بە 150 کیلۆمەتری فەرقە منطقەی ئەورامانیش منطقەیەکی زۆر سیاحی ئەگەر خاوەنمان هەبێ خاوەنی هەبێ و ئەو دوو جادش کە دێ بەسەر بەحرا دێت ئەوش خۆی لە بەهار و لە پاییزات 4 مانگ 5 مانگ خۆی سیاحیە ئەگەر ئەوە بکەین کابرا دێت لە تەنیست ئینجا لە مشی خۆ چاکتر لە سەرتەکیشەوە داخڵە بێ سەرتەکی بەمۆ سەرتەکی بەمۆش خۆی سیاحیە کەواتە هەر لە کەراوە کەلار و مەدانەوە داخلی سیاحەتە بێت تا ئەچێتە ئاوێ سەر و سنووری ئێران ئەمە گەشتیارێکی زۆر گەورە بەسەر ئێمە ئاکاتەوە و ئومێدمان هەیە ئینشاءڵڵا ئەمانە لە ئەرزی واقعا ببینین بنەماکانی بە پارێزگابوون ئەوەی کە پێویستە بڕیاری بە پارێزگابوونی بۆ دەرچووە و ئێستا لە عێراق بە پارێزگایەکی نوێ ژمارەکرێ و ئومێد دەکەین 19مین پارێزگا ببێتە پارێزگایەکی جوان بە هەمومانەوە بتوانین بێ سەرپێی بخەین و کۆمەڵی پێداویستی هەیە بێگومان کە تۆ پارێزگابی پارێزگاکە لە قۆناغی پێشواوە قەزایەک تەعاملی لەگەڵا کراوە بەڵام ئێستا پارێزگایە پارێزگا پێویستی بە کۆمەڵێ بنەمای سەرەکی هەیە لەوانە ئێستا محافەزەی هەیە قایمقامی ناوەندی هەیە ناحیە هەیە پێویستە سنوورەکانی فراوان بکرێەوە بەڕێوەبەرە گشتیانەی کە پێویستە کە تا ئێستا نەکراونەتەوە بکرێنەوە و ئەو داوائیرانەی تریش کە پێویستن لێرە پەرەیان پێ بدرێت. چیرۆکی ئاوادانکردنەوە و گەشەپێدانی پارێزگای هەڵەبجە لە پەڕەکانی سەرەتایەتی لەم بە دوادا چوونەدا ئەوەم بۆ دەرکەوت پلانی استراتیژی و گەورە بۆ پارێزگای هەڵەبجە ئامادەکراون و کاری گەورە لە ڕێیە.